هەرگیز زیرەکی دەست کرد و هیچ زیرەکیی تری ماشێنی ناتوانێت پێی بگات مەسەلەی زانین و نەزانینە. لەو ڕۆژانە وتارێکی زۆر گرنگی ئەلیاسکانی تیم خوێندەوە لە شوێنێکە باس لە وتارێکە لە ساڵی 1942 نووسیوێتی لە جێگایەکە باس لە گرنگی نەزانی نەکات، نەک تەنیا گرنگی زانین، هەر ڕستێک کە ئێمە ئەیزانین لە گەڕانمانە لە بەدوای زانینە کە ئەگەینە هەر دەرەنجامێک خودی ئەو دەرەنجامە دەریایەکی تر لە نەزانینمان لە بەردەما کاتەوانە نییە. واتە ئێمە حەجمی بۆ قوارەی نەزانین یا ڕووبەری نەزانین هەمیشە لەگەڵ ڕووبەری زانی نافراوانە بێت. یعنی ئێمە چەند شت بزانین لەگەڵ گەورەبوونی ڕووبەری زانینمانە ڕووبەری نەزانینیش گەورە بێت. واتە پرۆسەیەکی هاوتەریب هەیە لە بینی زانین و نەزانینەها. ئێمە لە کائیە لە زیرەشی دەستکردە تەنیا ئەتوانین زیرەکیەکانمان ئینستالیرین بکەین بهینە ئامێری نەزانین ئەم ئامێرە زیرەکە ناتوانین نەزانینی خۆمان لە ناو زیرەشی دەستکردانیە پێی ببەخشین. لە کاتێکە دەریایی هەرە گەورەی شوێنی هەرە گەورەی کەشف لە بوارەکانی زانستە لە بوارە ئەدەبیەکانە لە بواری ژیانە ئەو ڕووبەرە نادیارەیە، ئەو ڕووبەرە نەزانراوەیە کە لە بەردەمی ئێمانە مێنێتەوە وەکو مرۆڤ.